دەنگە ناڕازیەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بە بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار زیاتر دەبێت و هەوڵێک لە ئارادایە سەبارەت بەو دۆسیەیە کە ئەنجومەنی نوێنەران میوانداری مستەفا کاظمی سەرۆکوەزیران و هاوکات عەلی عەلاویش بانگهێش بکا بۆ لێپرسینەوە. لەوبارەیەوە عودەی عەواد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە نزیکەی 50 پەرلەمانتار ئیمزایان کردووە لەسەر یاداشتێک بۆ بانکێشکردنی وەزیری دارایی عێراق تا ڕوونکردنەوە بدات لەسەر بەرزکردنەوەی نرخی دۆلار. وتیشی ژمارەیەکی تری پەرلەمانتار داوایان کردووە ئەنجومەنی نوێنەران بە ئامادەبوونی پارێزگاری بانکی ناوەندی لەسەر ئەو پرسە کۆبوونەوەیکی نائاسایی ڕێک بخات لە ڕۆژی چوارشەممەی داهاتوو. لای خۆشیەوە ماجید وائیلی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاندووە دوور نییە لە ئەنجومەنی نوێنەران بڕیار لەسەر دوورخستنەوەی وەزیری دارایی و پارێزگاری بانکی ناوەندی بدرێت. دەژڵێت ڕێگە بە هەژارکردنی عێراقیەکان نادەین. هاوکات ماجدە تەمیمی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران باسی لەوە کردووە سوورن لەسەر بانکێشکردنی پارێزگاری بانکی ناوەندی و چەند وەزیرێک بۆ ئەوەی ڕوونکردنەوە بدەن لەسەر بەرزکردنەوەی نرخی دۆلار و ژیانی گوزەرانی هاوڵاتیان لە دوای ئەو بڕیارە. سەرچاوەکانیش باسییان لەوە کردووە مستەفا کاظمی بێباکی خۆی لە هەوڵەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دژی هەنگاوی بەرزکردنەوەی نرخی دۆلار ڕاگەیاندووە و باسی لەوەش کردووە ئەو بە دوای پۆستەوە نییە و ئاساییە ئەگەر دووری بخانەوە. با پێی وتەی شارەزایان دەستکاریکردنی بەهایدرا و تایبەتمەندی وەزارەتی دارایی و بانکی ناوەندیە و ئەنجومەنی نوێنەران ناتوانێت تەداخلی تێدا بکات، بەڵام دەتوانێت وەزیر و پارێزگاری بانکیش بانکێش بکات و لێپرسینەوەی لێ بکات و دەستی پێ لە کار بکێشنەوە.